یەک دوو پرسیاری تر ئەکەین بەویستی خوای پەروەردگار. یەکەمیان ئایا ڕاستە ئێوەی مامۆستایانی سەلەفی دیفاع لە ستەمکارە تاغوتەکانەکەن و ڕازین بە زوڵم مستەمیان و کارە خراپەکانیان بۆ دەشەڕێنن و پاساویان بۆ ئەهێننەوە و دژی مسلمانانن کە بە زوڵم مستەمیان ڕازینین، دژی ئەو مسلمانانن کە بە زوڵم مستەمی ئەمانە ڕازینن و داوای مافی خۆیانەکەن؟ سبحانك هذا بهتان عظيم. والله بهتان براكم ندفاع لاستمكار دكين أبدا. چه دفاعك ما لك كردو؟ يعني آية وتومانا فلانة برياري كدصلات دارك يا استمكارك برياري چي بيچواني شرعي دابي وتومانا شرعية آية باسا من بو هنا وتبلين قيناك كاك جان عزري هي بوي برياري چي بشرعي داوا حاشا وكلا نما نتوا لپیش همون کسی که ایمی سلفی شتێک بێشەرعی بێ دەڵێن بێشەرعیە ئەو منکەڕە ئەوە دروست نییە و زۆڵ مستەم دەڵێن زۆڵ مستەمە و خوا لێیان هەڵناگرێ و ئیلا عقوبەیان دەدا ئەمڕۆ یا سپەی. کاکە سەدام حوسێن چەند ساڵ حکمی کرد لە قیممەی دەسەڵاتدا کە لە ماڵەکانی خۆمان نەماندەوێرە ناوی بێنین، لە قیممەی دەسەڵات و لوتکەی بەرزێتیدا خوای گەورە هێنایەوە ناو چاڵێکەوە لەوێ بەزەلی دەریان هێنا بەعاش ملی کرا بە قەنارەدا پەتی ئیعدام. أي قذافي بو بقالت جارك ولا بردستي خلق منالو جنجو هرزاء تيان هالضدا لو قمي دا صلاته بويا هركسي ظالم به دا صلاة دارك لأخوة نترسي وستمكا بيقول مال خواي قورا عقوبي دا بس من ناچم بخلق بلهم خلقي ندي دست بيبكن اي همو خاون كرسيك همو خاون كرسيك آماده بو باراستن وهشتنوي كرسيك يقوي قورتين قصاب خانه دابنه وكو سوريا وەکو سووریا ئێ بۆ من کوڕی خەڵک بۆ ئەو قەسابخانەیە بنێرم کە دەشزانم هیچیان پێ ناکرێت. آخر ئێوە ناهێڵن هیچمان پێگەگرێت. ئێ بۆ کاکە داعیشێکی گەورە و گران هات کە ئەمریکا و نازانم کوێ ئەو هەموو دەوڵەتانە ڕێگایان پێدا و چاوپۆشیان لێ کردو کە یعنی چەندە هەشتی ئەسراری تر هەیە کە چێ ئازوقەی بۆ دەبردن و چێچەکی بۆ دەبردن و واش داعیشێکی پێکرا چی بەچی کرد؟ بەس تەڵەیەک بوو نایەنەوە تا خەڵکێکی زۆر چۆن ناوێن ئەوجا هەمویان لەناو برد بوونەوەکاری ناشرینکردنی ئیسلامیش دەمەش. ئێمە ئەومان نامانەوێت خەڵک بچێتە ئەو قەسابخانەیە و لەناو ببرێن. ئەمما ئێوە دژی مسلمانانن، ئەمە حاقدەکان ئەو قسەیە دەکەن دژی مسلمانان. ئێ بۆ کاکە دژی مسلمان یعنی ئێستا منم سەرکردەکانم داناوە یا هەر حیزبەکان خۆیانن ئەو حیزبانەی کە قسە بە ئێمە دەڵێن بە ئیسلامی بە عەلمانیەوە ئێ خۆتان نین ئیتفاقاتی حیزبی دەکەن و فلان سەرکردە و فلان سەرکردە دادەنێن. ئێ خۆتان نین لەناو پەرلەماندا هەن و پارەیەکی قەڵەو وەردەگرن مانگانە، خۆتان نین وەزیرتان هەیە پارەیەکی زەخم وەردەگرن. ئێمەین لە چیدا ئێمە چ دەستێکی ئێمە لەوەدا هەیە فلان سەرکردە بێ لە سەرەتا ببێتێ یا بمێنێتەوە چ دەستێکی ئێمە تێدا بەس ئێمە پاسەوانێتی ئەو میلەتە دەکەین با تووشی مەحرەقە نەبێ. بۆی براکەم ئەم تۆمەتە کە دەدرێ لەلایەن دوو سنفەوەیە. سنفێکیان چاک دەزان کە درۆ دەکەن ئەوە بۆتانە بۆ ئێمەی دەکەن بەڵام مەبەستیانە ناشرینمان کەن. سنفی دووەمیان نەفامن بێئاگان لە چوار شت ئەوانەی کە ئەو تۆمەتە دەنە پاڵ ئێمە و ناشزانن کە درۆ دەکەن و بۆتانمان بۆ دەکەن نەفامن بەرامبەر چوار شت. ئەو چوار شتە چیە براکەم؟ یەکەمیان بێئاگان لەوەی کە هەر کەسێک تاوان کاکە بۆ نابێتە کافر. دڵ سیر ناکەی مەلهای داناوە سیر ناکەی ئێ باوە سەیرم کرد مەلهای دانا بۆ دەبێ بە کافر بەلای ئەوە دەبێ بە کافر. ئەو بێئاگایە جاهیلە نازانێ بۆ ئینسان نابێ کافر. دووەمیان بێئاگایە لەوەی کە مرۆڤی مسلمان بەوتن یا بەکردنی شتێکی کوفری یەکسەر ناتوانێ بڵێ کافرە تاوەکو ئیقامەی حوجەی لەسەر نەکرێ کە بەڵگە زۆرە لەسەر ئەو چەند جار باسمان کردووە. سێهەمیان بێئاگان لە ڕێنمایەکانی قورئان و سنەت و هاوڵان و پێشینە چاکەکان سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتداری خراپ دەسەڵاتداری ستەمکار ئاگایان لێ نییە چۆن دەی مامەڵە لەگەڵ بکرێ وەکوی چێ لەو تەکفیریە نەفامانە دەڵێ بۆ دەچێتە ناو ئاەتەی هێناوەتەوە لەسەر تاغوت ئەی بۆ ئەو ئاەتەی تر نایەنیتەوە لە سوورەتی نیسادا کە خوای گەورە دەفەرمێ ئەلەم تەڕە إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت أي بۆ ئەوە نایەنیتەوە باسی حکم دەکات تاغوتی حکم دەکات دەڵێن بەسەر چاو وەرە نەفام گوێم بۆ بگرە ئێستا بزانم تەواوی کەین ئاەتەکان بزانین حجە بەدەستمنە لەوەدایە بەدەستۆیە. أما آياتي شصت براكم دواي آياتي شصت يكسر دفرميتي وإذا قيل لهم جرب آياتك عنشي خوي قال فرمنا بني أواني واقو من دبن إيمانيا بخواه هناوا وبوي بوتو هاتو بوي بيشتوش هاتو بلام دهانوي حكمك بجير نوا بولاي طاغوت اجنك بولاي تو أي محمد عليه الصلاة والسلام
باشا خوي جورج أمري بيكردو أوان بباور باشا وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدونك عنك صدودا أو منافقاني حسب حكم إخوانا كان كبيان بلايكاك ورن بقرن وبولاي قرآن بولاي حديثي في عمر صلى الله عليه وسلم تبيني منافقة كان روور دجيرنو رعد كانوا درون وخوان دشارنوا حسب حكم القرآن وحديثنا كان ناوينا انتي منافقين زور باشا فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا أولئك الذين يعلم الله ما في قلوبهم أواني كان حكم بقرآن وحديث كان أواني لا حكم قرآن وحديث الرادة كان بحكم طواغيت أوانا إيه خواد زاني شي اللي ضل يندا خواد زاني ونتو نازاني كما تاما شي دي زاني شي منافقة خوي فرقار وبتشي ود پیغمبر صلى الله عليه وسلم ناوي هندي كاني بتشي ود وظيف صاحب السر النبي عليه الصلاة والسلام كانت خلق منازل شي منافقة بوتو لخوته بودني ديارك فلان منافقة أولئك الذين يعلم الله ما في قلوبهم أوانا كخواد زاني تشي اللي ضل يندا پیغمبر صلى الله عليه وسلم قلوبهم قلوب الشياطين اي چی بکەین چۆن بەرامبەری ئەو کەسانی کە دەیانەوێت حکم بۆ لای تاغوت بەرن یعنی بۆ نمونە سەرکردەیەک دەیەوێت حکمڕانی بە قانونێکی وەضعی پێچەوانەی شەرعی خوا بێنێک بە قورئان و حەدیث بێ چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین کە خوا دەزانێت ناخیان چی تێدایە فأعرض عنهم أما التوجيه يكم دوم وعظهم توجيه دوم سيم وقل لهم في أنفسهم قولا بليغا الله أعرض عنهم وتا إهمال يمكو رفتاري أوانا بشجوه بخا دوم ئامۆژگاریان بکە بە قسەی خێر وعظهم ئامۆژگاریان بکە بە قسەی خێر و هاندان بۆ دەست هەڵگرتن لەو خراپەیی کە لەسەرینی ئامۆژگاریان بکە سێهەم و لە نێوان خۆت و ئەوان بەنهێنی قسەی کاریگەری قل لهم في أنفسهم لە نێوان خۆت و ئەوان بەنهێنی قسەی کاریگەری وایان پێ بڵێ کە بە قوڵایی دەرونیاندا بچێتە خوارەوە بیان هەژێنێت وەک ترساندن بە سزا و تۆڵەی خوا کە هەروە بمێنن بزانین مفەسیرین چیان وتووە سعدی دەفەرمێ أي انصحهم سرا بينك وبينهم الله شين أوانيك يريدون أن يتحاكموا للطاغوت لا فوق المنبر انصحهم سرا بينك وبينهم فإنه أنجح لحصول المقصود أو تأثير زيادة إن تو كاتك بتابتي إيوي حزب كان إيوي لقل سرك إذا كان دادنيشن إذا الرجل للرجال نصيحتك قبل الأخوة بترسى حكم بقرآنك لشرع إخوان لا مدى وبالغ في زجرهم وقمعهم عما كانوا عليه وفي هذا دليل على أن مقترف المعاصي وإن أعرض عنه فإنه ينصح سرا ويبالغ في وعظه بما يظن حصول المقصود به مش قاري ذكرت باشا أما نخشي تشيبو قرآن بو أو بزين شو المعاملين لقلكين طنطاوي دفرمتي فأنت ترى أن الآية الكريمة قد أرشدت النبي عليه الصلاة والسلام إلى استعمال 3 طرق بكار هناني سير رجاء قرآن دفرمي أو سير رجاء بكار بنا لصرف المنافقين عن أفعالهم القبيحة بوتي وتي منافق تك ظاهري طلب من إيمان بقرآن هي من مسلمان مشاهد ما عندنا وانيا بلام حكمك شيء ديو بريتو ولا شيء طاغوت نايب قرآن وحديث حكمك إيه دباش إيش أوانني كباسيان دكان إيه قرآن دفرمي شون ما ملايان لقلبك أرشدهم إلى استعمال 3 طرق أو سير رجاء وهذه الطرق هي الإعراض عنهم ووعظهم بما يرغبهم في الخير ويرهبهم في الشر ومخاطبتهم بالقول البليغ المؤثر الذي يحرك نفوسهم تحريكا قويا ويجعلهم يقبلون عليه وهذه الطرق هي أسمى ألوان الدعوة إلى الله وأنجع الأساليب في جلب الناس إلى ما يأخذ بيدهم إلى الخير والفلاح أما قرآن بيوتين شون ما ملا لقل أوان أبكى أي بيامر صلى الله عليه وسلم فرمي فاصبروا حديثة كمان باسكر أي صحابة شون ما ملايان كردوا بهمان شيء وبراكم وتم لا جاهلون فامن بتشوارشت سيان باسكر شوارم وأخير ماوا أو كساني وتوم تدنا بال سلفي كان كواتا سيميان وتمان نازانا قرآن وحديث شون ديو ما ملايان لقلب كين لقلب صلاة دارك حكم بقرآن وحديث نكا أي نيفرمو أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فكفرهم وأقم ثورة ضدهم واقتلهم اشتوائنا القرآن سيشتوت فاعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا چوارميان بآغان لتي وكساني أو تومة ذنا بال إيمي سلفي بآغان لواقعي حالي سلفي كان كمن يتشيكم لوان خواهي قول قبول مانكا لسر بهذه بيامر صحابة بروين عليه الصلاة والسلام كوالله دفاع لاستمكاروا طاغوت ناكي
بەڵکو بە پەرۆشین بۆ میلەتی مسلمان هەوڵ دەدەین نەبن بە سوتەمەنی و فری و نەدرێن لەلایەن ئەو کەسانێک کە بۆ دەستخستنی کورسی دەسەڵاتدارەکان خەڵکی هان دەدەن و دەیانکەنە قادرمەیەک و پەیژەیەک بۆی بەسەر لاشەکانیان دەسەرکەون بۆ سەر کورسی دەسەڵات و هانیان دەدەن بۆ بەرەو ڕووبوونەوەی دەسەڵاتدار ستەمکارە بێڕەحمەکان بۆ ئەوەی بەهۆی خەڵکەکە ستەمکاران لا بدەن بەڵام نازانن بەمە لا ناچن بەڵکو حاکمی دەسەڵاتدار سزای خوایە بۆ سەر میلەتی ستەمکار میلەتی دوور لە خوا و تاوەکو نەگەڕێنەوە لای خوا خوای گەورە ستەمکارانیان بۆ ناگۆڕێت و هەرچەندە بشی گۆڕێت خراپتر دێنێتە شوێنی وەستەمکاران بۆ پارێزگاری لە کورسی و دەسەڵاتیان ئامادەن میلەتێکی کامل قەتڵ و عامکەن کەواتە کاتێک ئێمەی سەلەفی بە خەڵکە دەڵێن بەو شێوازە توندوتیژی و بە شێوازی توندوتیژی و ئاژاوەنانەوە کێشەکان چارەسەر نابن و سەبرتان هەبێت لەسەر ستەمی دەسەڵاتداران و داوا لە خوا بکەن وەزعەکە باش بکات و هەمووشمان هەوڵی خۆ باشکردن بدەین ئەوە لە بەرخاتری بەرژەوەندی خۆمان و ستەمکاران نییە بەڵکو لە بەرخاتری دینەکەمان و هەروەها میلەتەکەشمانە و ئێمەی سەلەفی بەخوا ڕازینین نە بە زوڵم نە بە گەندەڵی نە بە پێچەوانەی شەرعی خوای گەورە و کاری بێ شەرعی ناشەرعێنین بۆ کەس بەڵام بدەمانەوە بە شێوازێکی شەرعی مامەڵە بکەین کەواتە دەرکەوت مامەڵەی ئێمەی سەلەفی لەگەڵ دەسەڵاتداراندا شەرعیە و هەڵە و کورتی تێدا نییە بەڵام مامەڵەی خەوارج و تەکفیریەکان ئەوە هەڵەیە و زێدەڕەوی تێدایە و ئەوەیە میلەت بەرەو نەهامەتی دەبا خوای گەورە موفقتان کە مامۆستا گیان بارەکە الله فیکم جزاکم الله خێرا بنێرانی بەڕێز و خۆشەویست خوای پەروەردگار موفقتان کە هەندێک شوبهە و گومانی ترماوە بەویستی خوای پەروەردگار لە زنجیرەی داهاتوو ئینشاءالله ئەوانیش تەرحەکەین بە مامۆستای بەڕێز والسلام عليكم ورحمة الله وبركاته ولا يأتونك بمثل إلا جئناك بالحق وأحسن تفسيرا وەڵامی گومانەکان